ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگی وادارم کە ساغ و سڵامت بن بە بەرنمەیەکی تر لە بەرنمەی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. بینەرانی ئازیز، چەندین پێناسەی جۆرا و جۆر لە بزافە کۆمەڵایەتیەکان کراوە کە لێرەدا لەبەر ئەوەی نەکەوینە بازنەی تئۆریەکەوە پێناسەکەی باتامۆری کۆمەڵناس وەکو پێناسەیە کە هەموو ئلمانەکانی دەستنیشان کراو لەلایەن کۆمەڵناسە سیاسیەکانەوە لەخۆ بگرێت بە نمونە لێرەدا باسی دەکەین. باتامۆر بۆ پێناسەی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان دەڵێت بزافە کۆمەڵایەتیەکان هەوڵدانێکە بۆ بەرەو پێشبردن یاخود خۆڕاگری لە بەرانبەر ئاڵ و گۆڕ لە کۆمەلگایەکدا کە خۆشی بەشێکە لەو کۆمەلگا کە بەنسبەت حیزبەوە کەمتر خاوەنی ڕێکخستن و هەروەها ئەندامبوونیش تێدا بە شێوازێکی ڕێکوپێک و خاوەن دسپلین نییە. بەشێک لە باسەکانی بەرنامەی ئەمجارەمان سەبارەت بە پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێرانی و کوردیە. هەر بەم بۆنەوە دەتوانین بڵێن گوشار بۆ سەر چالاکانی کورد، بەلوچ، تورک و عەرەب و کرانەوەی بەرتەسک و کنترۆڵکراوی زانستگاکانی پارێزگاکانی ناوەندی لە ئێران لەوانە تاران، ئەسفەهان و شیراز دەرخەری سیاسەتی نوێی حکوومەت و دەوڵەتی ڕوحانیە. دیارە کە حکوومەت بەو شێوەیە دەیەوێت ناکۆکیەک لە نێوان بزوتنەوەی خوێندکاری سەراسەری و بزوتنەوەی خوێندکاری کوردستان بەتایبەت لە ناوچەکانی ناوەندی ئێران دروست بکات و بەم شێوەیە دووبەرەکایەتی دەنێتەوە. چالاکانی خوێندکاری کورد دەبێت لەو بابەتەوە زۆرتر وشیار بن، چونکو ئەو سیاسەتە لە هەردوو بزوتنەوەکە خەسار دەگەیەنێت و لە ئاکامدا ئەوە حکوومەت و نظامە کە لەو دووبەرەکایەتیە سوود وەردەگرێت. حکوومەت تاکو ئێستا هەر لەو شێوەیە لە بەرانبەر حیزب و بزوتنەوەکانی تریشدا کەڵکی وەرگرتووە. خوێندکارانی کورد دەتوانن لە ئاراستەی ڕۆشنگری چالاکانی تری خوێندکاری لە ئێران لەو بابەتەوە هەوڵ بدەن. نابێ بخڵەتێن. کرانەوەی زۆر بەرتەسکی کەشی چالاکی بۆ خوێندکاران لە زانستگاکانی ناوچە ناوەندیەکانی ئێران تەنیا بە مەبەستی پشتیوانی خوێندکاران و توێژی خوێندەوار لە دەوڵەتی ڕوحانی و لە نەهایەتدا بەدەستهێنانی دەنگ بۆ دەوری دووەمی سەرکۆماری لەلایەن ناوبراوەوە. بە هەموو ئەمانەشەوە هەر کاتێک کە بزافی خوێندکاری ئێرانی خۆی نواندوێت بزافی کوردیش خۆی نواندووە. بۆ نمونە پێش شۆڕشی 57 بزافی خوێندکاری کوردی حیزبە چەپەکانی لێکەوتەوە. پاش 57یش لە یادمانی هەڵەبجە بەملاوە لە ساڵی 68 و بەتایبەت لە ساڵانی 76 بەملاوە کە بزافی خوێندکاری کوردی دووبارە بە شێوازێکی تر سەری هەڵدا سەدان کۆڕ و کۆبوونەوە گۆڤار و لێکۆڵینەوە و کەسایەتی و بگرە NGO لێکەوتەوە. بەم جۆرە ئەم بەرنامەمان تەرخان کردووە بۆ باسکردن لەسەر پرسیارگەلێک لەم چەشنە کە ئایا بزوتنەوەی خوێندکاری کوردیمان هەیە یان ئەو هێزە لەم جموجۆڵە کوردیەدا هەیە کە پێی بڵێن بزوتنەوە، پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێران و کوردی بە شێوازێکە و باسێکی کورد سەبارەت بە خەسارنازی بزوتنەوەی خوێندکاری کوردی. لەم ئاراستەیەشدا داوامان لە یەکێک لە چالاکانی پێشووی خوێندکاری کردووە و لەم بابەتەوە چەند پرسیارێکمان ئاراستەی کردووە. بەڵام سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان دەبینین و دەگەڕێنەوە لاتە. لە دوای شۆڕشی 57 و سەرەڕای بەشداری کاریگەری زانستگا لە ڕێخستنی ناڕەزاییەکان زۆری نەخایاند بزوتنەوەی خوێندکاریش کەوتە بەر شەڵاوی هێرشی کۆنەپەرستانی تازە بەدەسەڵات گەیشتووی ئێران و ئەم جارەش دیسانەوە ئەم بزوتنەوەیە خۆی لە ژێر تێغی گوشاری حکوومەتێکی فاشیستی دیکە بە نێوی کۆماری ئیسلامی بینیەوە. ڕووداوگەلێک وەکو شۆڕشی کولتوری، بێبەشبوون لە خوێندن بە زمانی دایکی، دانانی دەیان فیلتری گوزینشی بۆ وەرگرتنی خوێندکارانی بیرجیاواز، دەرکردن و ئەستێرەدارکردنی خوێندکاران و مامۆستایان، هێرشە خوێناویەکانی ساڵەکانی 78 و 82 بە زانستگا و
شوێنی حەوانەوەی خوێندکاران، بێبەشکردن لە خوێندن، دەستگیری بەربڵاو، تۆمەتبارکردن و دانی دەیان حکمی نادروست و نائادڵانە و هەتا دوایی تەنیا بەشێک لە خەسارگەل و هێرشگەلی کۆماری ئیسلامی لەم 30 ساڵەی دەسەڵاتی بۆ سەر زانستگا و خوێندکارانە. بەڵام سەرەڕای هەموو ئەمانە خوێندکار و زانستگا هێشتا بەردەوامە لە خەباتی نەفسانەوەی خۆی و ئاواتی خەونێکی خۆشی لە چاوی دەسەڵاتدارانی کۆنەپەرست و دەسەڵاتخوازی کۆماری ئیسلامی ئەستاندووەتەوە. ئەمساڵیش لە کاتێکدا بەرەو بەخێراتنی شانزەی سەرماوەز دەڕۆین کە دەسەڵاتدارانی ڕژیم بە ئاشکرا هەوڵیان بۆ لە ناوبردنی زانستگا و ماهیەت و ناسنامەی خوێندکار چرتل لە هەموو کاتێک کردوەتەوە. سانسۆر و زیاترکردنی بارودۆخی ئەمنی، بەردەوامبوونی دەستگیری و ڕوودانی دەیان کارەسات و مردنی گوماناوی، دەرکردن و بێبەشکردنی خوێندکارانی بیرجیاواز و یارستانی و بەهایی، هەرچی زیاتربوونی گوشارەکانی حراست و ناوەندە چاودێریەکان، سیاسەتی جیاکردنەوەی ڕەگەزی و دروستکردنی گۆڕانکاری لە ڕشتەگەلی زانستە مرۆڤایەتیەکان و هەتا دوایی بەشێک لە سیاسەتگەل و کردەوەگەلی بەرنامە بۆ داڕێژاوی ڕژیم بە مەبەستی ئابڵۆقەدان و وەرگرتن و لێسەندنەوەی سربەخۆیی زانستگایە. لەوەها هەلومەرجێکی قەیراناوی دەور و نەقش و بەرپرسیارەتی خوێندکار زیاتر لە هەموو کاتێک خۆی نیشان ئەدات و زانستگایش وەکو نەهاد و کانونێکی پویا و بەردەوامزین و هەروەها ناوەندی پێشڕە و لە نیشاندانی داخوازیەکان و پێداویستیەکانی کۆمەلگا پێویستی بە دشکردەوەیەکی باش بۆ بەرەنگاری لە ماهیەت و ناسنامەی خۆیەتی. لەم نێوەدا خوێندکارانی کورد کە هەموو کات ڕۆڵێکی کاریگەریان لە گۆڕانکاری و بەرەو پێشبرتنی بزوتنەوەی خوێندکاری بووە، بەزانین و هەستکردن بەوەی کە لە کۆمەلگای چەندین نەتەوەی ئێران ئاڵوگۆڕی بیرروڕا و پێکەوە سازان و ڕێکەوتنی هەموو خوێندکاران بۆ دەستەبەرکردنی داخوازیە بنەڕەتیەکانیان پێویستیەکی حاشا هەڵنەگرا لە هەوڵدان بە دروستکردنی فەزایەکی لەبار و گونجاو بۆ دەرکردنی لایەنی بەرانبەر تا بەم شێوەیە لەلایەک لە بەرەو پێشبردنی ئامانجی دیموکراسی خوازی و مافی مرۆڤی بزوتنەوەی خوێندکاری سەراسەری بەشدار بن و لەلایەکی دیکەیشەوە گوێگرێکی باش بۆ بیستنی داخوازیە نەتەوەی و دیموکراتیکەکانی خۆیان پەیدا بکەن. ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات هاوکات لەگەڵ پیرۆزبایی و ڕێزلێنانی شانزەی سەرماوەز ڕۆژی خوێندکار بۆ هەموو کۆمەلگای زانستگایی و بەتوندی مەحکومکردنی تەواوی کردەوە نامرۆڤانەکانی کۆماری ئیسلامی و هەروەها ڕاگەیاندنی پشتیوانی لە داخوازیە ڕەواکانی بەندکراوانی سیاسی کوردی مانگرت و لە چەندین زیندانی ئێران هیوادارین چالاکانی خوێندکاری کورد بە ناسین و جەختکردنەوە لەسەر خاڵە هاوبەشەکان لەگەڵ بزوتنەوەی خوێندکاری سەراسەری پەیوەندیەکی کارا و بەرهەمهێن دروست بکەن و لەگەڵ ئەوەش بۆ هەرچی زیاترکردنی پەیوەندی و هاواهەنگی لە نێوان خوێندکارانی نەتەوە زوڵم لێکراوەکانی دیکەی ئێران هەنگاو بنێن و هەروەها بۆ نەمانی هەڵاواردنی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی، زوڵم و ستەمی نەتەوەیی و تواندنەوەی کولتوری تێبکۆشن. یەکگرتووی خوێندکاری لە نێوان نەتەوەکانی ئێران و هەوڵدان بۆ دروستکردنی هاواهەنگی و هاوکاری زیاتر لە نێوان دەستە و گرایشگەلی سیاسی جۆراوجۆری دموکراسی خواز و ئازادی خواست لە زانستگا دەتوانێت هیوابەخشی داهاتوویەک بێت کە خوێندکار لە فەزایەکی ئازاد، سێکولار و دموکراتیک بۆ زیاتر بەرەو پێشبردنی زانستی خۆی هەنگاو بنێت و خوێندن و بەدەستێنانی زانست تەنیا کار و ئەرک و پیشەی بێت. کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات چواردەی سەرماوەزی 1393 هەتاوی. بڕیارنامەی هاوبەشی دامەزراوە خوێندکاریەکانی زانستگاکانی سنە بە پێی هەواڵی گەیشتوو بە ناوەندی هەواڵی ئاسوی ڕۆژهەڵات چەندین کانون و ئەنجومەن و گۆڤاری خوێندکاری بە بۆنەی شانزەی سەرماوەز ڕۆژی خوێندکار لە ئێران بڕیارنامەیەکیان دەرکردووە کە دەقەکەی بەم شێوەیە: 1. بردنەسەرەوەی ئاستی زانستی زانستگا و باشترکردنی کەشی بارهێنان و ئەگەری هەبوونی ئینتەرنەتی خۆڕایی و هەروەها باشترکردنی شوێنی خواردنی خۆراک و خەوتنی خوێندکاران. 2. بەڕێوەبردننی بنەماکانی ئازادی زانستی لە زانستگاکاندا و بە فەرمی ناساندنی مافی چالاکیکردنی کانون، ئەنجومەن و گۆڤارە خوێندکاریەکان. 3. ڕاگررتنی خێرای هەر جۆرە چالاکیەک لە پێناو جیاکردنەوەی ڕەگەزی زانستگاکان. 4. بە فەرمی ناساندنی مافی خوێندن و پێداچوونەوەی خێرا بە دۆسیەکاندا. 5. بەڕێوەبردننی مافی ئازادی قسەکردن، بیرروڕا، کۆبوونەوە و پێکێنانی حیزب و هاوپەیمانیەتی. 6. بەڕێوەبردنی بە تەواوەتی مادەی 15 یاسای بنەڕەتی لەسەر بنەمای مافی خوێندن بە زمانی دایکی. 7. بەشداریکردنی خەڵکی ئاسایی لە دیاریکردنی چارەنووسی سیاسی، ئابووری،
کۆمەڵایەتی و کەلتوری خۆیاندا. 8 ڕاگەیاندنی پشتیوانیکردن لە خەڵکی غەزە و وەستانی هەر جۆرە کوشتن و خوێن ڕشتنێک. 9 ڕاگەیاندنی پشتیوانیکردن لە کۆبانێ و مەحکومکردنی داعش و هاوپەیمانەکانی وەکو تورکیا. 10 مەحکومکردنی توندوتیژی دژی نەتەوەی کورد لە عێراق بەدەستی داعش و وەستانی خێرای ئەو توندوتیژیە. 11 بە فەرمیناسینی مافی چارەنووس بۆ هەموو نەتەوەکانی جیهان. 12 پشتیوانیکردن لە مافی کار و ژیانی کۆمەڵایەتی بەدوور لە هەڵاواردنی ڕەگەزی نەتەوەی و ئاینی. 13 باشترکردنی سنووری ڕۆژاوای وڵات بۆ دابینکردنی ژیان و بەدواداچوون بە بارودۆخی کۆڵبەرانی کووردا. 14 دابەشکردنی یەکسانی دارایی نەتەوەی و گەشەپێدانی ئابووری و سەرمایەخستنەگەڕی دەوڵەتی لە کوردستان و لە ناوبردنی هەر جۆرە بەرتەسکردنەوە و هەڵاواردن. 15 لابردنی هەر جۆرە ڕوانینێکی ئەمنی سەبارەت بە کوردستان و دابینکردنی بارودۆخی بەشداریکردنی سیاسی کورد لە ئیدارەکانی ئێراندا. 16 بە دوواداچوونی دۆسیەی زیندانیانی سیاسی، خوێندکاران و کرێکارانی زیندانی. زانستگای کوردستان، کانونی شێعر و ئەدەب، کانونی نالی، کانونی ئاهورا، کانونی موسیقی، گۆڤاری گوڵان، بڵاوکراوەی هەنگاو، بڵاوکراوەی خۆرهەڵات، بڵاوکراوەی نیشتمان. زانستگای ئازاد بەشی سنا، ئەنجومەنی ئیسلامی زانستگای ئازاد و بڵاوکراوەی پێشڕەو، زانستگای پەیامنور، شورای دەبیرانی زانستگا، پێکهاتوو لە هەموو کانونەکان، کانونی هاوڕێهۆرام، کانونی وتوێژی کەلتورەکان. راپۆرتێک سەبارەت بە 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار لە ئێران لە چەند زانستگایەکی شارەکانی کوردستان. بە بۆنەی 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار لە ئێران لە زۆرێک لە زانستگاکانی شارەکانی کوردستان ڕێوڕەسمگەلێک بەڕێوەچوو کە بەپێی ئەو هەواڵانەی کە بەدەستمان گەیشتوون زۆربەی ڕێوڕەسمەکان بە بەشداری بەرپرسانی حکوومەتی و لەوانە نوێنەرانی مەجلسی حکوومەت بووە و ئەم مەسەلەیە ناڕزایی خوێندکاران و چالاکانی خوێندکاری کوردی لێکەوتەوە. بۆ نمونە لە زانستگای پەیامنوری سنا یەکێک لە کۆڕگێران سالار مرادی نوێنەری مەجلسی حکوومەت بووە کە ناوی لە نێو لیستی کەسانێکدایە کە بە بورسیەی نایاسایی مەدرێکیان وەرگرتووە. هەروەها لە زانستگای ئازادی سەقز فەرمانداری سەقز لە وتاربێژانی سەرەکی بووە. بەپێی ئەو هەواڵانەی کە بەدەست ئێمە گەیشتوون یەکێک لە زانستگاگەلێک کە ڕۆژی 16 سەرماوەز بە شێوەی سەربەخۆتر بەڕێوەچوو زانستگای پەیامنوری مەریوان بووە کە لەو بارەوە راپۆرتێکتان پێشکەش دەکەین. ڕۆژی 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار لە ئێران لە زانستگای پەیامنوری مەریوان کۆڕێک بەو بۆنەوە سازکرا کە بە بەشداریەکی زۆری خوێندکارانی ئەو زانستگایە ڕوبەڕووبووەوە. لەم کۆڕەدا سەرەتا دکتۆر ئەسەدوڵڵا وەیسی بەرپرسی زانکۆ پیرۆزباییان لە ڕۆژی خوێندکار کرد. دواتر دکتۆر فارۆقی کەریمی باسییان لەسەر مێژووی ڕۆژی خوێندکار لە ئێران کردو. هەروەها بە شێوەیەکی زانستی باسی کەسایەتی خوێندکاریان کرد کە خوێندکار لە بەرامبەر هەموو دەسەڵاتێکدا بەردەوام کەسێکی ڕەخنەگر بووە و کەسایەتیەکی ڕەخنەگرانەی بۆ بەو شێوەیە زۆر جار توانیوێتی تەنانەت دەوڵەتە زلهێزەکانیش بێنێتە لەرزە. لە درێژەی کۆڕەکەدا بەیاننامەی خوێندکارانی ئەم زانکۆیە لەلایەن یەکێک لە خوێندکارانەوە خوێندرایەوە کە لەو بەیاننامەیەدا چەند داخوازیەک کەوتبوونە بەرچاو. 1 مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەی کورد بەدەستی خۆی. 2 هەڵوەشاندنەوەی جیاوازی ڕەگەزی لە زانکۆکان و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا واتە لەغوێ تەفکیکە جنسیەتی. 3 خوێندن بە زمانی دایکی لە سەرجەم خۆناغەکانی خوێندن. 4 ئازادکردنی هەرچی زووتری چالاکانی خوێندکاری دەست بەسەر کراو. هەروەها چەند وتەیەک لەلایەن یەکێک لە خوێندکارانی ئەو زانکۆیەوە پێشکەش کراو. ئەم چالاکە خوێندکاریە باسی ئەوەی کرد کە خوێندکاری کورد پێویستی بە ڕۆژی دیاریکراوی تایبەت بەخۆی هەیە و 16 سەرماوەز وەڵامدەری داخوازیەکانی خوێندکاری کورد نییە. دواتر شانۆیەک لەلایەن چەند کەس لە خوێندکارانی ئەو زانکۆیەوە ئامادەکرا بوو کە پێشکەش بە ژنانی کۆبانێکرا. لە دوایی بەشی کۆڕەکەدا یەکێک لە خوێندکارە بەسیجەکانی زانکۆ وتارێکی ئامادە کرد بوو، بەڵام خوێندکارەکان بە نیشانەی ناڕزایەتی بە قسەکانی ئەو بەسیجیە هۆڵەکەیان بەجێهێشت. دووهەمین ژمارەی گۆڤاری کوردی فارسی زاگرۆس لە زانستگای ڕازی کرماشان چاپ و بڵاو کرایەوە. دووهەمین ژمارەی گۆڤاری کەلتوری کۆمەڵایەتی زاگرۆس لە زانستگای کرماشان چاپکرا. بەپێی هەواڵە بڵاوکراوەکان گۆڤاری کەلتوری کۆمەڵایەتی زاگرۆس لە زانستگای ڕازی کرماشان دووهەمین ژمارەی خۆی لە سەرەتاکانی مانگی سەرماوەزی ئەمساڵ چاپ و بڵاو کردەوە.
گۆڤاری زاگرۆس گۆڤارێکی سربەخۆ و کاری ئامادەکاریەکەی لەسەر شانی بەرپرسانی ئەم گۆڤارە و چالاکانی خوێندکاری کوردی زانستگای ڕازی کرماشانە. گۆڤاری زاگرۆس یەکەم ژمارەی خۆی لە خەزەڵوەری ئەمساڵدا چاپ و بڵاو کردەوە و هەندێک وتار و پەخشانی سەبارەت بە خەبات و بەرگری نەتەوەی کورد بەگشتی و خەڵکی کۆبانی بەتایبەت تێیدا چاپ ببوو. بەڕێوەچوونی سمیناری زمان و ئەدەبیاتی کوردی هەورامی لە زانستگای کوردستان. سمینارێک بۆ ناساندنی زمان و ئەدەبیاتی کوردی هەورامی لە زانستگای کوردستان لە شاری سنە لەلایەن چالاکانی خوێندکاری کوردی و زانستگاوە سازکرا. بە پێی هەواڵەکان ڕۆژی سێشەممان ڕێکەوتی 11 سەرماوەز لە هۆڵی مەولەوی کۆلیژی ئەدەبیاتی زانستگای کوردستان سمینارێک سەبارەت بە زمان و ئەدەبیاتی کوردی هەورامی بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایان و خوێندکارانی ئەم زانکۆیە بەڕێوەچوو. لەم سمینارە مامۆستا ڕەئوف محەممەدپور دەربارەی کارتێکردنی ڕەوتی نیوەخوازی لەسەر زمان و کللتور و کۆمەڵگە بەتایبەتی لەسەر زمان و کللتوری هەورامی قسە و باسێکی پێشکەش بە ئامادەبووان کرد. لە درێژەی ئەم سمینارە مامۆستا مەنسوور ڕەحمانی دەربارەی بنەماکانی سازدانی وشە و بەتایبەتی لە زمانی کوردی هەورامی چەند قسەیەکی پێشکەش کرد. بەڕێوەچوونی سمینارێک سەبارەت بە دۆخی ئابووری ئێران و کوردستان لە زانستگای ئازادی سەقز. ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەز زانکۆی ئازادی سەقز سمینارێکی بۆ دکتۆر بایەزید مەردۆخی ئابووریناسی ناوداری کورد بە مەبەستی شرۆڤەکردنی بواری ئابووری و هۆکارەکانی پەرەنەسەندنی کوردستان لەو بوارە بەڕێوە برد. دکتۆر بایەزید مەردۆخی لە قسەکانیدا ئاماژەی بە شێوازەکانی پەرەپێدانی ئابووریدا کرد و وتی ڕاست نییە کە کەم و زیادبوونی ڕێژەی بێکاری لە نێوان دوو وەرزی یەک لە دوای یەکدا بکرێت و لە ساڵانی ڕابردوودا بەپێ ئەو لێکۆڵینەوانە کە ئێمە کردومانە لە پارێزگای سنەدا ڕێژەی بێکاری گەشتووەتە 23% و ئەویش ڕێژەیەکی زۆرە بۆ ئەو پارێزگایە. ئێران زیاتر لە 1 سەدەیە کە یاسای بنەڕەتی هەیە و دکتۆر بایەزید مەردۆخی ئاماژەی بە پێویستی گۆڕانکاری لەو یاسایەدا کرد. دکتۆر مەردۆخی هەروەها هۆکاری پەرەنەسەندنی ئابووری لە کوردستانی بۆ بەرپرسانی حکوومەتی گەڕاندەوە کە گرنگی بە بەرژەوەندی گشتی نادەن و زۆرتر بەرژەوەندی تاکەکەسی بۆیان گرنگە. وەک پرسیاری یەکەم لەم بەڕێزا ئەوەیە کە ئایا بزوتنەوەی خوێندکاری کوردیمان هەیە یان ئەو چالاکیە لەم جموجۆڵە کوردیەدا هەیە کە پێی بڵێن بزوتنەوە؟ بڵێ ئەزانی ئێمە پێم وابێ سەرەتا لە خودی وشەی بزوتنەوە دەست پێ بکەین چون بەڕاستی لە دنیای ئیمڕۆوە لە ئەم دوودەهەی دوایە نەک بزوتنەوەی خوێندکاری تەواو بزوتنەوەکان لە بزوتنەوەی کرێکاری و ژنان و بزوتنەوەی محیط زیستی وە جۆرەکانی تری بزوتنەوە جیاوازەکان جۆرێک تووشی ئاڵوگۆڕ لەباری چەمک و مەفهوم و بووەوە هەر ئەمەش کاریگەری دانا لەسەر شێوەی بەڕێوەبردن و شێوەی عەمەلیکردنەوەی ئەو بزوتنەوەانە. سەڕاستی ئەمە ئەتوانین بڵێن کە بەگشتی بزوتنەوەکان جۆرێک دەفۆرمە بوون و نەک تەنیا دەفۆرمە بوون زۆرتر ساختارێکی فۆرمیکی ئەنگلدە بە خۆیان تا ئەوە کە ئێمە زۆرتر زەخت بکەین لەسەر ناوەڕۆکی بزوتنەوەکان. بە تایبەتیش لەسەر بزوتنەوەی خوێندکاری کوردی ئێمە ئەگەر قائل بین بەوە ئەتوانین ئەوە بسەلمێنین کە بزوتنەوەی خوێندکاری کوردی کە بە تایبەتی لە ساڵانی ڕابردووە و لە 15 ساڵی ئەخیرە جموجۆڵێکی تایبەتی بووە لە زانکۆکانە پێم وابێ زۆر بە احتیات و بە پارێز و قسە بکەین لەسەرەوە کە ئەمە ناوی بنین جنبش یان بزوتنەوە هەرچەند پێم وابێ لە حاڵی حازرا بەنسبەت ڕابردووە بەهۆی وەزعیەتی سیاسی و وەزعیەتی اقتصادی و وەزعیەتی کۆمەڵایەتی و ئەمە سەختە ئیسا بڵێن کە بزوتنەوەیەکی خوێندکاری کوردی هەیە هەرچەند بە درێژایی مێژووی ئەو چەند ساڵە کە زانکۆکان بووە
جموجۆڵێک بووە لە ناو زانکۆ لە ناو دانشگاک جۆرەکان لە ئێران کە خوێندکاری کوردی تیاوێت دیسا بە هەر کەیفیەت و کواڵیتەیە کە بوو بێت جموجۆڵێک بووە بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە من پێم وایە بە جۆرێک بزوتنەوەی خوێندکاری یان جموجۆڵی خوێندکاری کوردیش جۆرێک تووشی حاڵەتی نەمادین بووە و جۆرێک ئەسیری ئەو حاڵەتەیە و زیاتر لەوە کە جەخت بکاتە سەر ناوەڕۆکی ئەو هەدەف و ئامانجانەکەیەتی جۆرێک تووشی حاڵەتی نەمادین بووە و ئەمە کاریگەری دانا لەسەری و هەر ئەمە ئەتوانێت خۆی دلیلێک بێت کە ئێمە باس لەوە بکەین کە ئەوەی کە ئیمڕۆ ئەگەر شتێک ببێت لە ناو زانکۆکانە لەوانەیە نزیک نەبێت لەو مەفهومە کلاسیکە کە ئێمە پێی بڵێن بزوتنەوەی خوێندکاری کوردی ئاڵوگۆڕی زۆری بەسەرا هاتە و ئەمەش دەتوانێت هۆکاری جۆرا و جۆری ببێت کە من پێم وایە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی هەر ئەو بە نمادین و بە سەمبولیک بوونی حرەکەتی بزوت حرەکەتەکان یان ئەو ئەکتەکانی بزوتنەوەی خوێندکاری یان خوێندکارانی کوردە. پرسیاری دووهم لێرە ئەوەیە کە پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێرانی و کوردی بە چ شێوازێکە؟ بەڵێ بەشێک قەتعاً پەیوەندی هەیە بەشێک لەم پەیوەندیەکی ساختاری بووە کە بە درێژایی ساڵانی پێشوو لە بین خوێندکارانی کورد و خوێندکارانی سەراسەری یا خوێندکارانی ئێرانی با بڵێن بەشێک لەمە پەیوەندیەکی ساختاری و پەیوەندیەکی ئیجباری بووە کە بەهۆی بەڕێوەبردن و شێوازی کار و چالاکی و جۆرێک دەستی باڵا بوونی بزوتنەوەی سەراسەری ئەم پەیوەندیە بووە بەڵام لە لایەکی تریشەوە پەیوەندیەک کە لە نێوان بزوتنەوەی خوێندکاری کوردی و ئێرانی یان خوێندکارانی کورد و بەشی سەراسەری بووە پێم وایە پەیوەندیەکی دوو تەرەفەی ئەبزاری بووە لە بینیانە ینی هەردوو لە جۆرێک ئیستفادەی ئەبزاریان کردە لە یەکتر بەشێک لەم پەیوەندیە ئەبزاریە کە لەلایەن بزوتنەوەی سەراسەریەوە بوو بێت ئەوە بووە کە بەڵێ ئێمە بەتایبەت لەو خۆناغانە کە کرانەوەیەکی سیاسی لە ئێرانە بووێت کە بەڵێ ئێمە ئیجازە ئەدەین بە کەمایەتیە نەتەوەیەکان و خوێندکارانی ئەوانیش کە بەشدار بن و هەمیشە ئەزانین بەتایبەت لە دەورەی ئیسلاحاتە ئەو ئەنجومەن و ناوەندانە کە چالاک بوون ئەو ئەنجومەن و ناوەندە کوردیانە بەشێک بوون لە ئەنجومەنە ئیسلامیەکان و بەڕاستی هیچ ڕێگەیەکی تریژ نەبوو بێجگەلەوە هەرچەند لەم ساڵانەی دوایە بەتایبەت لە تاران لە زانکۆکانی تاران جۆرێک خوێندکارانی کورد ئێستقلالێکیان وەرگرت لە دەورەی ئەحمەدی نژادە لە بزوتنەوەی سەراسەری و تەنانەت بزوتنەوەی کوردی لە بەتایبەت ساڵ 85 و 86 هەتاویە جۆرێک دەستی باڵای بوو بەسەر ئەوانەوە و نمونە تاریخەکانیشی هەیە لەلایەکی تریشەوە بزوتنەوەی خوێندکاری کوردیش هەر ئیستفادەی ئەبزاری کردە لە بزوتنەوەی سەراسەری و جۆرێک دروستکردنی دەرفەت و خولقاندنی کاری زیاتری لە پێناو جۆرێک ئیستفادەی یا کەڵک وەرگرتنی ئەبزاری بووە لە بزوتنەوەی سەراسەری هەرچەند ناتوانین ئەمە منکری بازە ئشتراکات بین لە بین ئەم دوو حرەکەتە جاروبار ئەمە ئەبینین کە کۆمەڵێک دروشم و کۆمەڵێک دەغدغەی هاوبەش بووە لە نێوانیانەوە هەردوو لاتوانیانە ئیستفادەی خۆیانی لێ بکەن و هەندێک جاریش توانیانە پرۆژەیەکی هاوبەش بەڕێوەبەرن بەڵام بەگشتی من پێم وابێ پەیوەندیەکە پەیوەندیەکی دوولایەنەی ئەبزاری بووە. وەک دوایین پرسیار لێرە ئەگەر بکرێت باسێکی کوردمان بۆ بکەن سەبارەت بە خەسارناسی بزوتنەوەی خوێندکاری کوردی. ڕاستیەکەی ئەوەیە کە بزوتنەوە ئەگەر وەکو خەسارناسی باس لە بزوتنەوەی خوێندکاری کوردی بکەین پێم وابێ یەکەم شاخص یان یەکەم خاڵ کە ئەتوانێت یەکێک بێت لەو
خەسارناسی ئەوەیە کە بزوتنەوەی خوێندکاری کوردی یان ئەو جموجۆڵە کە لە بین خوێندکارانی کووردا بووە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە خروجیەکی مشخص یان کاریگەریەکی کۆنکرێتی لەسەر کۆمەڵگایە لەسەر سیاسەتی گشتی ئێمە لێ بەدی ناکەین و جۆرێک عەدەمی سازماندەهی یان نەبوونی سازمانێکی گەورەتر کە بتوانێت هەمووی لە بەرابگرێ ئەوە توانێت یەکێک لە خەسارە گەورەکانی بێ هەرچەند چەند هەوڵێک درا پێشتر بەڵام هیچی سەرکەوتوو نەبووە و جۆرێکدا بەشبوونی منتەقەیی لە بین بزوتنەوەی خوێندکاری کوردی بەتوانین ئێمە ئاماژە بکەین بە دوو ناوەندی سەرەکی یەکێکیان تاران و یەکێک سنا کە تاران زۆرتر هەوڵێکی خەسی سیاسی ئەدراوە لەلایەن خوێندکارانی کوردو و خوێندکارانی سنەیش ئەوانەی کە لە سنە و ئەو دەوروبەرە بوون زۆرتر هەوڵی بە ڕێکخستن یان ڕێکخستنی گشتی بزوتنەوەی خوێندکاریان داوە ئەمە جۆرێک تەقابڵ و دووبەرێکی لە مەقاتەیەکە دروست کرد بەگشتی مەبەستمەوەیە کە بڵێم کە ئەو خروجیە مشخصە بەهۆی نەبوونی ڕێکخراوێک یان سازمانێکی سەراسەری بۆ خوێندکارانی کورد ئەتوانێت ئەوە یەکەم خەسار بێت لەسەر بزوتنەوەی خوێندکاری هەوا هەر لە درێژەی ئەو خاڵی پێشوایمە ئەتوانین ئاماژە بۆ بکەین کە بزوتنەوەی خوێندکاری کوردی خافڵ بووە لە مەسایلی سنفی نەک بەو دلیلە کە بڵێن زۆر تەنیا جەخت کات لەسەر مەسایلی سنفی یان سیاسی نەبوێتەوە بەڵام ئێمە ئازانین کە زۆر جار هەیە کە مەسایلی سنفی ئەبێ بە ژێرخانی مەسایلی سیاسیش و جۆرێک لە بیربردنەوەی مەسایلی سنفی توانی جۆرێک دافعی بۆ بزوتنەوەی خوێندکاری کوردی دروست کرد لە ماوەی ساڵانی ڕابردووە خاڵێکی تر کە توانین وەکو خەسارناسی ئاماژێ پێ بکەین ئەوەیە کە بزوتنەوەی خوێندکاری کوردی لە ماوەی ساڵانی پێشوە تووشی جۆرێک لە ڕادیکالیزمی کوێر بوو و ئەمە هەزینەیەکی زۆری دروست کرد بۆ کۆمەڵێک کەس کە هەمومان نەزانین کە ئەنجامەکەی چی بوو و ئەم ڕادیکالیزمە کوێرە هەزینەیەکی زۆری دا ئەو نەتیجە کۆنکرێتە کە من ئاماژەم پێکرد ئەو خروجیەی متاسفانە نەبوویەکێ لە دەلایلی هەرە و ڕادیکالیزمە کوێرە یا وابەستگیەکی شەدید بە جەریانێکی تایبەت ئەوە یەکێکی تر لەو خەسارانەیە کە ماتوانین ئاماژێ پێ بکەین یەکێکی تریش لەو شاخسانە ئەوەیە کە بزوتنەوەی خوێندکاری کوردی هەتا هاتووە لە ماوەی ساڵانی پێشوە کەمتر تەولیدی یا بەرهەمی فکری بووە و هەروە کە ئەزانین یەکێک لە بنەما سەرەکیەکانی بزوتنەوەی خوێندکاری کە بزوتنەوەکەی ینی جیاوازیەکە لەگەڵ بزوتنەوەکانی تراهەیەتی ئەوەیە کە لەسەر پایەیەکی فکری و پایەیەکی تا ئەنازێ ئیدۆلۆژیک بەناوە ئێمە بینین لە ساڵانی پێشوە ئەو بەرهەم و ئەو تەولیدە فکریە نەبووە و زۆرتر لەسەر شتی سەتحی بن بووە یەکێکی تریش لەو هۆکاری یان یەکێک تر لەو خاڵانەکە خەسارناسی ئاماژێ پێ بکەینەوەیە کە ینی لەباری ئابووریۆ یان ئەو وەزعیەت و ستاتوسەیە کە خوێندکاری کوردی تایە ئەمەش ینی جۆرێک لە دابڕان و جۆرێک لە دەغدەغەیەکی تایبەتی دروست کردە لای چالاکانی سیاسی چالاکانی بزوتنەوەی خوێندکاری کە دوای ماوەیەک بەهۆی ئەو بە قەولی معروف غەمی نان زۆر کەسی عەقیم کردە یا زۆر کەسی مەجبور بە دانی بازێ پوان من بەشێکی ئەتوانێت تەبیعی بێت بەڵام لە هەر حاڵە بەنسبەت بزوتنەوەی سەراسەریۆ ئەمەش ئەتوانێت دلیلی یان هۆکارێکی مشخص و عینی بێت وەکو خەسارناسی بزوتنەوەی خوێندکاری کوردی ئەمە ئەتوانین ئاماژەی پێ بکەین.
سپاس بۆ میوانی ئەم جارەمان خوێندکارانی کورد ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جمەیلی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەێنە دەستمان لێرەشتا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامەکە شەو ڕۆژێکی شاتان بۆ بە ئاوا دەخوازین و ماڵاوە